ماوەی نزیکەی 23 مانگە کارکردن لە پرۆژەی دروستکردنی کارگەیەکی ڕیسایکلین لە سنووری قەزای چەمچەماڵ بەردەوامە. لەگەڵ ئەوەی ماوەی دروستکردنی پرۆژەکە بە جۆرە ئەو گرێبەستەی لە نێوان حکوومەت و کۆمپانیای جێبەجێکاردا هەیە، 36 مانگە و دەبوایە لە ئێستادا لانی کەم لە 160 پرۆژەکە تەواو بکرایە، بەڵام لە ئێستادا نزیکەی لە 145 پرۆژەکە تەواو کراوە. سەرۆکی لیژنەی سەرپەرشتیاری پرۆژەکەش هۆکاری دواکەوتنی کارەکانی پرۆژەکەی بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینەکردنی هاوڵاتیان لە ماوەکانی ڕابردوودا گەڕاندەوە. کارگەی جیاکردنەوە و چارەسەرکردنی خۆڕ و خاشاکە کە ڕۆژانە کۆکرێتەوە لە سنوورەکە لە هەردوو سنووری قەزای دووکان و چەمچەماڵ خۆڵ کۆکرێتەوە و لە بنکەکانی گواستنەوە دێت بۆ ئێرە بۆ چارەسەرکردن و جیاکردنەوە. بۆردێکی ئەندازیاری لە بەرەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانی و بە ئەندامەتی سەرۆکاتی شارەوانی تەچی کاکەمەند سەرپەرشتی دەکات. ئەم پرۆژەیە خۆڵ و خاشاکی ئەو سنوورانە هەمووی کۆ دەکرێت و دێ لێرە چارەسەر دەکرێت. لێرە جیاکردنەوەی بۆ دەکرێت بۆ بابەتەکانی کارتۆن، پلاستیک، پەڕۆ، مادە کانزایەکانی وەک ئاسن و ئەلومنیۆم، ئەمانە جیا دەکرێتەوە و بالێت دەکرێت و لە مەشروعەیە و دوایی بەم زیادە دەفرۆشرێتەوە. بەرهەمی ئەم کارگەیە کۆمپۆستە پەینێکی کە بەکار دێت بۆ کشت و کاڵی، بە ئومێدی ئینشەڵڵا لە کاتی خۆی پرۆژەکە بە ئەنجام بگەێنین. بە تەواوبوونی پرۆژەکە و دەست بەکاربوونی کارگەکە هەلی کار بۆ زیاتر لە 500 هاوڵاتی سنوورەکە دەڕەخسێت. سەرۆکی شارەوانی چەمچەماڵش دەڵێت بە وردی چاودێری تەواوکردنی پرۆژەکە دەکەین. بەڵێ بە تاکید پرۆژەی دروستکردنی کارگەی ڕیسایکلین بۆم سنوورە گرنگیکی زۆری هەیە. لە چەند لایەنێکەوە ئەو کارگەی بۆ ئێمە گرنگە، لە هەموو لایەنەکان گرنگتر لایەنی تەندروستیە. ئێمە تا ئێستا خۆڵ و خاشاکانی کە جیاکرێتەوە بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی ستاندارد جیا ناکرێتەوە، بەڵام دوای دەست بەکاربوونی ئەو کارگەیە هەموو ئەو مادانەی کە فڕێ ئەدرێن جیا ئەکرێنەوە بە شێوەیەکی ستاندارد. مادەی پلاستیک و نایلۆن و ئاسن هەموو مادەکان جیا ئەکرێنەوە، سوودی لێ بینین لە ڕووی ئابووری و توانین دووبارە بەکاری بێنەوە. بەدڵنیایە لیژنەی سەرپەرشتیارمانەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سلێمانی و شارەوانی چەمچەماڵ و تەشی کاکەمەند بە بەردەوامی چاودێرین، بەڵام بەداخەوە هەندێک چەند گرفتێکمان بۆ دروستەوە بەهۆی قەیرانی دارایی و دواکەوتنی سلفەکانیان، ئەمان نەبووەتە هۆکاری دواکەوتنی تەواوبوونی پرۆژەکە. پرۆژەی دروستکردنی کارگەی جیاکردنەوە و چارەسەرکردنی خۆڵ و خاشاکە بە ڕیسایکلین ناو دەبرێت لەسەر ڕووبەری 32 زەوی لە نێوان قەزای چەمچەماڵ و ناحیەی تەچێدا دروست دەکرێت. لە بەرواری 2 ساڵی 2019دا دەستکراوە بە کارکردن تیایدا و بڕیارە لە 2 ساڵی 2022دا سەرجەمکارەکانی تەواو بکرێت. بڕی 12 ملیار و 787 ملیۆن و 200 هەزار دیناری بۆ تەرخان کراوە. بڕیاریشە کۆمپانیای ئیگەرسمانی ئەڵمانی ئامێرەکانی کارگەکە دابین بکات. توانای کارگەکەش جاکردنەوەی 500 تەن خۆڵ و خاشاک دەبێت لە 16 کاتژمێردا. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.